کاک دکتۆر چۆن خۆمان بپارێزین؟ ڕاستە ئێمە باسی هۆکارەکانمان کرد، باسی چارەسەریەکانمان کرد، بەڵام چەند خاڵێک پێش ئەوە ئەسڵەن نەبوو ئەوەی تووشی چارەسەری دەرمانی ببین، نەبوو ئەوەی تووشی چارەسەری سروشتی و نەشتەرگەری ببین، چۆن ڕێنمایی نەخۆش بکەین بۆەوەی کە خۆی بپارێزێت ئەسڵەن لە تووش بوون بە ئازاری پشت. ئەو ڕێنمایانەی کە بۆی تووشی ئازاری پشت دەبین ئەوەیە کە شێوازی ژیانی تەندروستە، بۆ نمونە نەخۆش هەر کەسێک کە ئازاری پشتی هەیە دەبی حەسب ئیشەکەی گۆڕانکاری بەسەدادێ، بۆ نمونە سایق تەکسیە دەبی ئاگاداری خۆی بی بۆ ماوەکی زۆرە ناو شوێنەکەی خۆی نەمینێتەوە. ئەو کەسێک کە ئیشی مەکتەبی هەیە کۆمپیوتەری بەکاردێنی ماوەکی زۆر درێژ لەسەر کورسیدا دەنیشی، پێویستە ناوە ناوی ئیستراحەت بداتە خۆی و تەمارینی سترێچ و ڕاستشانی ماستوەکان بکاتون و کورسێکەشی دەبی ئێرگۆنۆمیک بیتون و لەوەی بەقیتی دابنیشی و ئازاری پشتی لۆ دروست دەبی. ئەو کەسانی کە مەسەڵەن عمریان گەورەیە و چڕی ئێسچیان کەمە دەبی زۆر ئاگاداری خۆیان بن لە بەربوونەوە لە حرەکەی فوجایی، چکە ئەوانی مەشاکلیوان چارەسەری زەحمەتترە. و دابەزاندنی چێش یەک لە هۆکارەکانە کە ئەتوو دوور بکەوێت لە چارەسەر ئازاری پشت. دابەزانی چێش وەرزشی ڕۆژانە ئەوانە دەبێتە هۆی بەهێزکردنی ماسوولەکانی پشت، ئەوانەش دەورێکی باڵایان هەیە لەوە ئەوەی تووشی ئازاری پشت نەبێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.